ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ جارێک لە مەجلیسی ئیبن ڕاهەوەی هەیە ئیسحاقی کوڕی ڕاهەوەیی دانیشتبوو. ئیسحاق فەرمووی ئای بۆ کەسێک بێت خەریکی کارێکی زۆر مەزن بێ کورتەیەک لە حەدیسە زۆر زۆر صحیحەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆکاتەوە. ئەم قسەیە ئەم نیەتە و هیوایی ئیسحاقی کوڕی ڕاهەوەیی لە دڵی بوخاریە جێگیر بوو. ئیمامی بوخاری 16 ساڵ شەو ڕۆژی خۆی خستە سەریەک هەتا توانی بەو ئامانجە بگات سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ئەخیر پلەی صحەتە هەمویان کۆکاتەوە، نەک هەرچی فەرمایشتە، ئەوەی کە بە شروطی خۆی زۆر زۆر صحیحە. محەممەدی وەڕاقە فەرمێن لە خەوە بینیم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەچوو بەڕێوە هەنگا و هەنگا و گەنجێکم ئەبینی لە جێی هەموو پێیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بەرزیە کردەوە پێی دائەنە. ئەڵێ دیقەتمدا سەیرەکەم محەممەدی کوڕی ئیسماعیلی بوخاریە، هەر بەما زانیم ئەم گەنجە نەتیجەیەکی زۆر گەورەی ئەوێ. پەیامە چییە بۆ ژیان؟ بڕیارت داوە چی بکەی لە ژیان؟ کامەیە ئەو نیەتە گەورەی کە تۆ هێناوتە گۆڕانکاری لە ژیانە بکە؟ بڕیار بدە عمرت چەنە؟ بە ساڵەکانی عمری خۆت ئەوەندە دار بنێژە، بڕیار بدە ئەوەندە مناڵ فێری قورئان کە، بڕیار بدە ئەوەندە 1000 دیناری بکە بە خەیر، بڕیار بدە بە ئەندازی عمری خۆت بۆی بێ پەیام نەبیت لەم ژیانە، ئەوەندە مزگەوت تا بڕۆ نوێشکە بۆی شاهدی وە بدەن لە قیامەت، بڕیار بدە ئەوەندە جۆگەلە و ڕێگە پاکەرەوە، ئەوەندە شوێنی گشتی خاوێن کەرەوە بە ئەندازی عمری خۆت. پیاوە گەورەکان هەمیشە عمری خۆیان بەلاوە زۆر زۆر مەبەست بوو، هەموو ساڵەکانی عمر هەموو ساڵە تیکراریان نەکردەوە. ئەگەر چل بووە چل ئیشی خەیری ئەکرد، ئەی بەشکم خوا هەر یەکێک لەو خەیرانە ئەکاتە کەفارەتی گوناهی ساڵێکم، ببوایە بە چلوەک ئیشی خەیری ئەکرد، ببوایەتە 50 ئیشی خەیری ئەکرد. ئێمە ئیماندار بەڕاستی ئەبێ بێ پرۆژە نەبین، ئەبێ ئیشمان هەبێ، ئەبێ کارمان هەبێ، ئەوەی توانای نووسینی هەیە بنووسێ، خزمەتکە. ئایا توانیت ئەی توی 18 ساڵ 18 حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەرجەمەکەیت و لە فەیسەکەی خۆتا بڵاویکەیتەوە؟ ئەی 20 ساڵەکە توانیت 20 کەسی فەقیر و هەژار و نەدار هەوڵ بدەی بە دوایانە بگەڕێ بیان دۆزیتەوە و بە خەڵکیان بناسێنی هەتاوەکو هاوکاری بکرێت؟ توانیت زەردەخانە ئەی 30 ساڵەکە بخەیتە سەر لێوی 30 کەس؟ چیت کرد لە ژیانە؟ کامەت سەرف کرد؟ خۆ ناکرێ ئێمە سەرمان سپی بێ و هێشتا خەریکی شەڕە تۆپەڵ و یاری بی. ئێمە ئیماندار ئەبێ بێ پەیام نەبین، ئەبێ زۆر گەورە بین، نیەتی گەورە بچێنە لە دڵتا، با پێی نەگەی ئەجری خۆتت دەسەکەوێ.